ڕێژەی خۆڵ و خاشاکی پارێزگای سلێمانی لە ڕۆژێکدا 1200 تەنە. ئێرە تانجەڕۆیە، جێگەی ڕشتنی خۆڵ و خاشاکی شاری سلێمانیە. بەپێی ئامارەکان هەر تاکیکی ئەم شارە لە ڕۆژێکدا 50,000 مایکرۆپلاستیک دەخوات کە هۆکارێکی ترسناکە بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. وەک دەنگی ئەمریکا لێکۆڵینەوەیەک لەم بابەتە مەترسیدارە ئەکەین کە پەیوەستە بە ژیانی هەموو تاکێکی ئەم شارەوە. شاری سلێمانی ڕێژەیەکی زۆری پلاستیک بەکاردەهێنێت و لە جێی ناردنیان بۆ کارگەکانی گەڕاندنەوە ڕیسایکلین تێکەڵ بە خۆڵ و خاشاکی تر دەکرێن و ڕۆژانە 12 تەن پلاستیک فڕێ ئەدرێت و لەم دەرودەشتەدا کۆ ئەبنەوە. پلاستیک وەکو ئەوەی کە بەکار ئەهێنرێ ئەشێت مایکرۆپلاستیک دەرباتەنە ئەو شلەمەنیە خۆت ئەو خواردنی کە تۆ لێ ئەخۆیت و داخڵی لەش دەبێ کە ئەمە بۆ لەش مادەیەکی نەناسراوە. پاشانیش کە فرە ئەدرێتە ژینگەوە ئەگە پسووتێنرێت دووکەڵەکەی. ئەگەر بچێتە ناو ئاوڕۆوە ئەو ماسیە ئەشێ بچێتە لەشێ و بیخوات تۆ ماسیەکە بخۆیتەوانێ، یعنی لە دەرەکیش و لە ناوەکیشە کارەگەری لەسەر تەندروستی هەیە. گروپێک لە ژینگە دۆستانی شاری سلێمانی هەڵدەستن بە هۆشیارکردنەوەی خەڵک لەم مەترسیە و دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکان و لە ئێستادا بەتەنها لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک خاوەنی زیاد لە 30,000 ئەندامن. هەر هەفتەی تیشی دەخێنە سەر بابەتێکی گرنگی نێو کۆمەڵگەی کوردی لە ڕێی چارەسەری ژینگەی بۆ دۆزینەوە و هەم لە ڕووی هۆشیاری تاکەوە ئێمە کۆمەڵە ڤیددیۆ بڵاوکەینەوە هەم لە ڕووی کردداریشەوە هەوڵەدەین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە کار لەسەرەوە بکەین کە ئەم بابەتە بێ بە کللتورێک و ئێمەش وەکو کوردستان بڕێنە ڕیزی ئەو وڵاتانی کە ژینگەی خۆیان بە ئەپارێزن و داهاتوی مناڵەکانیان ئەپارێزن. لەگەڵ بەکارنەهێنان یان کەمکردنەوەی پلاستیک یەکێک لەو ڕێگایانەی وڵاتانی پێشکەوتوو ئەیگرنە بەر گەڕاندنەوە یاخود ڕیسایکلینە. لە ئێستادا لە شاری سلێمانی چەندین کارگەی ڕیسایکلین هەیە کە پلاستیک و چەندین مادەی تر کە ڕۆژانە بەکاردێن ئەتوانرێت لە جێی فڕێدان بگەڕێندرێنەوە و سەر لە نوێ بەرهەمی تریان لێ دروست بکرێتەوە. پلاستیک بە عام وەرەگرین، سنووقی میوەیە، دەبەی شامپۆیە، دەبەی ڕۆنە، دەبەی گاز و بەنزینە، دەبەی ئاوە، لایلۆن بە عام هەمووی وەرەگرینەوەیە. بەڵام لە ئێستادا کێشەی گەیاندنی ئەو پاشماوانە هەیە بۆ کارگەکان و گروپی ژینگەدۆستی لە قۆناغەکانی کۆتایی دروستکردنی ئەپێکی مۆبایلدان بە ناوی ڕیسایکڵمی کە ماڵەکان و کارگەکانی گەڕاندنەوە بەیەکەوە ئەبەستێت و ئەو کارە ئاسانتر دەکات. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.